خۆشەویستان وازیان لە هەرکێکەوەمان بینن سڵاوتان لێبێ خۆشحاڵم لەگەڵتان ئامەوە بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی بەرنامەکەمان بۆم جارە لە دەڤەری ڕانی تەوەری بەرنامە باس لە نەخۆشی دڵ و شەکرە و زەخت دەکەین ئەیش بە میوانداری دکتۆر سەعید عوسمانمان لەگەڵا بێت کە پسپۆڕی نەخۆشیە هەناویەکانە بۆم جارە کە هاتووینەتە دەڤەری ڕانیە ئەمانەوێت لە نزیکەوە لە بارودۆخی تەندروستی هاوڵاتیان بپرسینەوە بزانین ئەو هاوڵاتیانە کێن بۆ ئەم بەرنامەی ئەم جارە لەگەڵمان نابن وەک هەمیشە دەڵێم پزیشکەکان دەبینە لای هاوڵاتیان لە بازاڕ و لە شوێنە گشتەکان و لەگەڵ ئەوەشدا ئەوان خۆیان هەر پرسیارێکیان هەبێت دەتوانن لە پزیشکەکەمانی بکەن ئێوەش دەتوانن تا کۆتایی بەرنامە لەگەڵ ئێمە بمێنەوە تا سوودێکی تەندروستانەش بەوە بگەێنین. خۆشەویستان هاتووین بۆ لای دکتۆر سعید عوسمان کە پزیشک و پسپۆڕی نەخۆشیە هەناویەکانە یاخود نەخۆشی دڵ و هەناوی لە ڕانی هیوادارین بتوانین بەرنامەیەکی جیاواز و تەندروستانە پێشکەشی ئێوەی بەڕێز بکەین هاتوین بۆ لای خۆی و لە نزیکۆ چەند پرسیارێک بکەین و داتر وەک هەمیشە دەڵێم بەڕێ دەکەین دەچینە لای هاوڵاتیان و لە نزیکۆ لە بەردۆخی تەندروستی ئەوانیشە پرسینەوە بزانین پرسیارەکانی هاوڵاتیان چی ئەبێت بەرامبەر بە پزیشکەکەمان دکتۆریان سڵاو چۆنیت؟ سڵاو بەخێر بن. زۆر سپاس دەکەم دکتۆریان ئەمێ لەوە دەست پێ بکەم پێشەوەی بچینە لای هاوڵاتیان حەزەکەم پرسیارێک بکەم سەبارەت بە چۆن بتوانین نیشانەکانی نەخۆشی دڵ بناسینەوە. دەکرێت ئینسان نەخۆشی دڵی هەبێ و نیشانەی نەبێ بۆ لەوانە بیسپێتە یابینی و تا یعنی یەکێک لە پەڕ دەکەوێت بەڵام بە زۆری بورە بە زۆری خەڵک نیشانەی هەیە نیشانەکە دەکرێت ئازاری سنگی بێ ئازارەکە تەوان نەخۆشی دڵ چەند جۆرێکی هەیە بۆ نمونە سنگە کوژە هەیە ئەوەی عەرە پێی دەڵێت زەبحە وان جەڵتەی دڵیش هەیە جەڵتەوەی کە بۆرەکە دەژیرێ و بە تەواوی ینی حاڵەتێکی بە پەلەی کتۆپەڕی توش دەبێت کە دەبێت فریاکە خستخانەوە بە پەلە حاڵەتێک ترەیە کە بۆرەکە نەگیراوە دەمارەکە بەس تەسک بۆ تەوە کاتەوە ینی ئەو کەسە ئەوەی کە سنگە کوژە هەیە زۆر جار خۆی ماندوو دەکات لە کاتی ماندوو بوونەکە ئازاری هەیە کە ئیستراحەت دەکات باش دەبێت بەڵام ئەوەی جەڵتە کە بۆرەکە ژیرایتر لە پڕازارێکی زۆر قورسی بۆ دێ ئازارەکە دەکرێوەکو سنگی تون دەبێت یا قورسایە یا ئازارێکی دەکرێت زۆر تون بێ ینی زۆر کەس دەڵێت لە ژیاندا ئازاری وام نەدیوە بەڵام مەرجژنی هەموو جارێ ئازارەکە ئەوەندە بەخۆت بێ ئازارەکەکەواتە زۆر بترسین لەم حاڵەتە لە بەروی کۆمەڵشتی تریش هەیە پێش نەخۆشی دڵ بەلەوە دێنە سەرەوە ئازارەکە بە زۆری بڵاوە یا ئەوە نیە بڵێ بە یەک پەنجە دیاریکە دەکرێت ئازارەکەی سنگی بیداتە باڵی چەپی هەردوو باڵەکانی ملی چەناگەی ئەو کەسە زۆر جار ڕەنگی تێک دەچێ ڕەنگی دەبدڕکێ ئارەق دەکاتەوە تووشی دڵەختە دەبێ و لەوانێت تووشی هەڵن زۆر شانەوە بێ ئیتر ئەگەر سنگە کوژە بێ کە هێشتا بۆرەکە نەگیراوە بەستە سگوێتەوە کە ئیسراحەت دەکات چا دەبێ بەڵام جەڵتەکە بوو بە جەڵتە یعنی ئیسراحەت بکەونەکە بەردەوام دەبێت هەتا عیلاج وەردەگرێت تا دەگاتە خستخانە و ئیدی ئازارەکەی لەوانەیە بەردەوام بێ ئیتر بەڵام وەکو باسم کرد پێشتر زۆربەی خەڵک کە ئازاری سنگی هەیە هی دڵ نییە ئەوەنی بڵێ هەرچی ئازاری سنگی هەیە بێ هی دڵ بێ چونکە لێرە بە تەنیا دڵی لێ نییە شتی تریشی لێ جار هەیە ئەو جارێ بەڵێ سیەکان هەیە پەراسو هەیە ئێسک هەیە گۆشت هەیە سوورێنچێک هەیە و ئازاری شوێنەکانی تریش جارەیە خەڵک مەعیدە و زراوی گرفتی هەیە ئازارەکە لێرە هەست پێ دەکات ئەو شتانە هەیە طبعا هەندێک هۆکار هەیە هەتا هۆکارەکە هەبن ئەگەرەکە زیاد دەکات بۆ نمونە شەکر و زەخت و چاوەری ئەگەرێکی شتانە هەبێت کە چارەسەر نەکرابیا بە نێوەسڵی چاشکرا یا بۆ ساڵانێکی زۆر هەبێ مەسەلەن ئەگەر 5 ساڵە 20 ساڵە شەکر و زەختی هەیە ئەو ئەگەرەکە زۆر زیاد دەکات یا جگەرە کێشان بە هەمان شێوە یا هەندێک کەس بە وەکو بە عەربی دەڵێن ویراسە بۆمانەوە هەندێک بنەماڵە
هەیە مەسەلەن چەند کەسێکیان لە تەمەنی گەنجی توش بوون لە پێش 50 ساڵی ئەوانەش ئەگەری توش بوونیان زیاتر ئەگەر کەسی خزمی شتی تر هەیە تەبەن کە بەڵام بە دەرزی کەمتر بە کاریگەری هەیە تەبەن قەڵەوی بە تایبەتی قەڵەوی وەرگ نەجوڵان خواردنی ناتەندروست و ئەو شتانە خەمو خەفەت بەس خەمو خەفەتی کورتخایان نا یەکێ لە کوڕەکەی تازە چۆ بەخاری خەمی یەکێ دۆلار شکاوە ئەوەنە ئەو زۆرە خەمەنە ئەو زۆرە خەمەی کە هەندێک کەس بە درێژای ژیانی خەمو خەفەتە و یعنی سەراپای تەمەنیەوە ئەو زۆرە خەمەش کاریگەری هەیە بەڵام ئەوەی زیاتر کاریگەری هەیە شەکر و زەخت و سەوری و جگەرە کێشان و مەسلەی وێراسە لە یەکەم جارەوانە مابەست کردووە ئەوانە کاریگەری زیاترە لە شتێکی تریش کە گرنگە تەمەنە تەمەن زۆر خەڵک منداڵەکەی 2 ساڵە 4 ساڵە ئازاری بۆ پیاده بێ ڕادەکاری دەکا زۆربەی هەر زۆری منداڵ لەو تەمەنەدا مەگەر شتێکی سکماکێ بێ نەخۆشی دڵ نەخۆشی خوێن بۆ جیرانی بۆریەکان خەڵک لە دەمارەکان لەو تەمەنەدا نییە لەبەرەوە زۆر جار خەڵک منداڵ دێنێ وەڵام منداڵەکە مازاری هەیە زۆربەی هەر زۆر جارەکان یانی منداڵەکە شتێکی بەسیتە شتێکی سادەیە دڵ نییە نەخۆشی منداڵ ئەگەر لە بۆیە بە سکماکی توش بێ کە ئەو کاتە ئازاری نابێ نەخۆش سکماکی بە زۆری شیم بوونەوە و هەنا سواریانەک ئازار دکتۆریان کاتی ئەوەیە بەڕێ بکەوین بچینە لای هاوڵاتیان زین پرسیارەکانی ئەوان چییە؟ ئیدی ئەگەر تۆ حازریت با بڕێت زۆر باش حازر لەگەڵ دکتۆر سعید عوسمان کە پزیشک و پسپۆڕی نەخۆشی دڵ و هەناویە پێکەوە بەڕێکەوتین لە عیادەکەی خۆیەوانێ بەڕێکەوتین هاتوینە تا ناو باخی گشتی ڕانیە پێکمان ئەمڕۆ ئێمە لە ڕانیین باسی نەخۆشیەکە دەکەین بزانین کێشە و گرفتەکەی چیە سەرچاوەکانی چین بۆچی دەبێت تووشی ئەم نەخۆشیانە بین بە تایبەتی جەڵدەی دڵ نەخۆشی شەکرە و زەخت ئەمانە بێگومان هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە ئێمە تووشی نەخۆشی دڵ ببین دوادارم هەمووتان سەلامەت و کەس تووشی ئەم نەخۆشیە نەبێت بەڵام شاز و ستایلی بەرنامەکەمان بەم جۆرە لەگەڵ پزیشکە بە ڕێزەکانە ئێمە سەردانی لای هاوڵاتیانەکەین خۆیان هەر پرسیارێکیان هەبێت لەسەر ئەم تەوەری بەرنامەی ئەم جارەمان کە لە ڕانین دەتوانن خۆیان پرسیارەکە لە پزیشکەکە بکەن و ڕاستە و خۆش وەڵامەکە وەربگرن لەوانەیە لە خستخانە و لە عیادە هەروەندە بەز نەبێتەوە بۆ ماوەی کەم بۆ دەقەیەک دێ عیلاجێکی بۆ دەنووسی نەخۆشیەکان هەروەندە بەز نییە عیلاجێکی بۆ نووس دەرمانێکی ونووستا دەرمانەکە وەرگێ خەڵک پێویستی بۆیە بە تەواوی تێبگا لە نەخۆشیەکە بۆ خۆشی بەشداری بکات لە چارەسەرەکە ینی بەشێکی زۆری چارەسەری و نەخۆشی درێژخانانی ئێستا یعنی ئەرکەکە دەکەوێتە سەر خودی کەسی توش بوو کە سوکارەکەشی بۆ نمونە شەکرە و زەخت و سەوری هەرەوە نییە تەنها حەبێک وەرگێ و تەواو دەبێت ئەو کەسە بە تەواو تێگەیشتێکی باشێ بێ لەبارەی نەخۆشیەکە و چۆنێتی خۆپاراستن و چۆنێتی چارەسەرکردنی ینی خەڵکێکی زۆر ئێستا ینی دانیشتووە ڕۆژتایەوارە و ئافرەت زیاتر چکە ئافرەتی شوێنێکی نییە پیا و تۆزێ باشترە بچێتە دەرەوە بۆ خۆی ئافرەت ئێستا زۆربەی زۆری کاتەکانی لە چوارچەوەی ماڵە لەبەرەوە ینی جوڵە زۆر کەمە وەکو پیا و توانای نییە بۆی نەڕەخساوە بچێتە دەرەوە لەبەرەوە ینی تەماشا دەکەین و نەخۆشیانەی کە وە تەمان خواردنەوە بەڵێ لەبەرەوە تەماشا دەکەی و نەخۆشیانی سەردەمی ئێستا بەرەو کەمبوون نییە هەرچەندە لە هەندێک وڵات بەرەو کەمبوونە بەس وڵاتی ئێمە بەرەو زیادبوونە ئەوە لەسەرمە زۆر بە وردی قساکەین دکتۆر هاوڵاتیان لێرە دانیشتە حەزەکەم ڕاستەخۆ خۆمان بچین بۆ لای زۆر باش باشە سپاسدانەکەم سڵاوتان لێبێ چۆنن جاوە ئێستا دکتۆر باسی ئەوەی کرد کە پیاوەکان باشترن جم و جۆڵیان وەک لە خانمان پزیشکم لەگەڵە پزیشکە کەشمان دکتۆر سعید عوسمانە کە پزیشکی پسپۆرە لە بواری نەخۆشی هەناویدا اینجا حەزەکەم خۆتان هەر پرسیارێکتان هەبێت لەسەر بابەتەکەمان حەزەکەم خۆتان ئەگەر هەر پرسیارێکتان هەبێت لەسەر نەخۆشی دڵ شەکرە زەخت ئەمانە خۆتان پرسیارەکە بکەن جا من مایکەکە بم بەیەکتان فەرموو ئەمن بەڵێ حەزی دکتۆر ئەمن شەکرەمە یەک تۆز مایکەکە بەرزکەرەوە بێزە ئەمە شەکرەمە لە دوای شەکرەش ئێستا ئەوە ئەوڕۆ لوتم ڕاتەوە نەمدیوە هەموو لەشم بۆ دەبێتە خوێ بەڵێ لە نوێژێدا زاری وایە دێتە خوارێ
نوێژەکەم دەبڕمەوە دەچمەدە بەڵێ خوێنەکەم زۆر بەقوت دێ بەڵێ بەس زەختیشم هەیە بەڵێ کا حاجی ئەوەندەم هەیە بەڵێ جا ئێمە ئەم تووشی ئەم حاڵەتە عادل تەمەنەکەیە یان نەبوونی خواردنێکی ڕێکە یان نەبوونی يعني وەستە شەکر و زەختە وەکو باسمان کرد یعنی شەکر و زەخت دا یا مەجای پرسیار کە هەر بەگشتی باسی شەکر و زەخت بکەین یا چۆن لەسەر ئەوەی کە ئەم ئێستا لەم حاڵەتی ئەمە چی ئەبێ بکرێ بۆ ئەوەی باش ببێ خۆش بەس شەکر و زەخت بکەین ئەمە ئێستا هاتووی بۆ ئێرە دانیشتووی و شوێنێکی خۆشە و سەوزایە ئەو شتێکی باشە بەڵام نازانم زوڵەت هەیە یان ناخۆمان دووکردن مایکەکە یەک تۆز نزیکەرەوە دێمە ئێرە و دەچمەوە ماڵێ بەڵێ 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 یعنیەوە لە هیچ باشترە کە دەی بە پیاسە بۆ باخە و دەیتەوە بەڵام ئەگەر بتوانانی زوڵەت زیاتر بێ باشترە ڕەحمەت ئەگەر دەچمە بانووی دەگەڕێم شەکرم باشە بەڵێ بەڵێ بەڵام منداڵ نایەڵێت لەبەرەوەی جاری وایە لە زەین دەست بەڵێ 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 يعني دەترسن بکەوی خۆت زامدار بەرحاڵ یعنی بەلانی کەم لە شوێن تەخت دەتوانی بڕۆی ئینسان بتوانێت تۆزێ خۆی ماندووکە یعنی تۆزێ حەز بە ماندوێتی بکەی حەز بە حەناسە بڕکێ بکەی ماندوێتێکی ئاوا باشترە زۆر نەکرد لەسەر خۆش بڕۆی لە هیچ باشترە بەڵەگەر بتوانی زوڵەت زۆر بێ ئەوە بەشێکە لە چارەسەرەکە و ئینسان یعنی ساخترە کە خۆی ماندووکە بەڵێ وخۆشت باس کرد یعنی هەز دەکەی شەکرەکەت باش باز دەگە حەونەوێتە لە بەک بڕۆم لە بەک بەڵێ لە بەک دەڕۆی زەلام ئەگەر لە بەک دەڕۆم ئەوە شەکرم هەر دێتە سفر زۆر ئێمە پێشنیاریەوە ناکەین با نەکەویت ئەوەیە لە تەختا دەتوام لە بەک بڕۆ لە بەک یعنی چی بۆ دواوە بۆ دواوە ئێمە پێشنیاری شتیوان ناکەین بە دوای بکەی خوانە خواستە خۆزاندار بەڵام یعنی بۆ خۆتەوە یعنی هەست پێ دەکەی یعنی و دیارە حەز دەکەی کە خۆتمان دەکەی ڕۆژە خۆتمان دەکەی شەکرەکەت کەمترە باشترە بەڵێ من ویستم پرسیارێک لێ بکەم بۆچی ئەم بیرۆکەیەت لایە بە پشتەوە بڕۆی هۆکار چییە؟ وڵی دەڵێن باشترە زۆرتر تین دەکەوێتە 150 سامن لاقیشم لاقم ئەژنۆم دێشن زۆر دەنگو دەگەر لە بەک بڕۆی نابێ ئاڕەوە دەی زانچی دێنی خانم دەمەوێت لێرە هەڵوەستەیە بکەم بەمە زۆر باسی شتی ناوازە نەکەی شتی دەگمەن و شتیوە یعنی کە حەزی بتی دەڵێن یعنی ئێمە ئەگەر بە دەڵێن بێت دەڵێن زۆر سەری لە خەڵک شێواندووە لە دەڵێن بگری دەڵێن و گوتیان و وتیان و ێژن و واڵێن و بەڕاستی شتانە یعنی کێشەی زۆر بۆ خەڵک دروست کردووە ینی خەڵکی ئێمە زۆر لەژێر کاریگەری ئەوەدا کە شتێک دەبیستێ یعنی ئاسان نییە بۆی بزانیت چ شتێک بنەما هەیە چ شتێک ڕاست و دروستە و شتێکە زۆر شت دەبیستی یعنی ناوی بە دوای هەموو دەڵێنێک بکەوی چکە ئەگەر گوێ لە دەڵێن بگری یعنی گوتیان دەڵێن ێژنوارن ئەوە هێندەشت دەبیستی سەرت لێ تێک دەچێت یعنی نازانی ڕوو لە شوێکەی زۆرە هەندە ڕێنمایی هەیە هەندە شتێ یعنی بەرحاڵ مامەگیان منوش و دکتۆریش بۆیە لێرەی بەڕاستی ئەمانەوێت واز لە ئەوە بێنین بە دوای کۆمەڵێک شتی ناتەندروستە بکەوین لەوانەیە ژیانمان بخاتە مەترسیەوە نەک ژیانمان بەرەو باشترکە بۆیە تکاتان لێ ئەەکەین کە هەرگیز بە دوای شتێک کامەکەون کە زانستی نەبێت کە وشەی پزیشکی تێدا نەبێت فڵان کەس وای وتی باشە یان لە تۆڕە کۆمەڵایەتەکان هەندێک شتی ناتەندروست دەخوێنینەوە شەرت نییە لە سەرژانی خۆمان ئێمە دووبارەی بکەینەوە ئەمە کارێکی هەڵەیە ئێمەش ئامانجمان لێرە ئەوەیە تکاتان لێ ئەەکەین بە دوای شتی زانستیە بڕۆن گوێ لە پزیشکە بە ڕێزەکان بگرن ئەوەی لای ئەوان هەیە تەندروست و زانستیە. تەکبیرت کا حاجی نازانم کە مەبەستێک لە تەکبیرم ینی ئایا چۆن وا بکەی کە یعنی ئەگەری توشبوونی نەخۆشی و جەڵتە و ماڵتەوە و شتانە یعنی تەمەەن ئینسان کە شەکری هەیە زەختی هەیە و چوری هێشتانە بۆچی دەوێت خەم لە خۆی بخوا بۆ ئەوەی تووشی لەکەوتەکانی نەبێت لەکەوتەکانی ئەوەی خوا نەخواستە نەخۆشی دڵزەڵتەی ئیشەڵا سەلامت دەبێت لە مەوضوع بۆ ئەوەی ئەگەری یا توش نەبی یا دووبارە نەبێتەوە طبعاً زەڵتە و نەخۆشی دڵ و کەسبوونی چاو و سزبوونی گورچی لە و گرفتی قاچ و ئەو شتانە چی بکەی باشە طبعاً تۆزێک پێشتریش باسمان کرد لەگەڵ دێری خان ینی
ئەو شتانە شەکر و زەخت سەوری دەبێت کۆنتترۆلکەی خەمیان لێ بخۆی پێش وەخت و هەڵسەنگی ڕاگری لە نێوان خواردنەوە لایەک جوڵە لایەک و ئەو دەرمان و شتێکی بۆ دانراوە بەکاری بێنی ئەمەن هەندێک کەس لێ دەپرسی دەڵێ شەکرەکەت چۆنە یا زەختەکەت چۆنە دەڵێوەڵا زۆر باشە دەڵێم چۆن دەزانی باشە دەڵێوەڵا حەب بەکارێن حەمەیە هەندێک جار هەرەوەندەش بەز نییە هەر حەبەکە بەکاربێنی یعنی دەبێت جارجارە فەحز بکەی یعنی چونکە شەکر و زەخت و چەوری تەنها بە پشکنین دەزانی بۆ نازانی وەڵام من لەبەرەوەی سرم نایشام نایشەکەواتە یعنی زەختم باشە ئەوە نابێت ئەو شتانە تەنها بە پشکنین دەزانی لەبەرەوە جارجارە پشکنینە بکەی نامانەوێت زۆر لە سەرێک بە جارجارە یعنی بیکەی و پشت بە پشکنین بەستی نەک بۆی بڵێ وڵا سرم نایشێ ئەو شتانە ئەوە ئەگەر ئەو شتانە باش بوو شەکرەکەت باش زەختەکەت بەردەوام دەبی لە عیلاج دەرمانەکە و لە جوڵە و لە پارێزیەکەت و ئەگەر باش نەبوو دەبێت خەمی لێ بخۆی گۆڕانکاری بکەیت. بەڵێ ئەوەی ئەگەر نەخۆم ئەو حەبەی نەخۆم ئەوە هەر ئیلاکم دەکەم بەڵێ کا حاجی بەڵێ با بدەمەوە حەمی فشاری خوێنە بەڵێ بدەینەوە باشە ئەم دەرمانی فشاری خوێنانە کە ئاوەریەگرن بەپێی کات یان بەپێی تەمەنەکە ئەگۆڕێت بەڵێ دەبێت طبعاً جارجار ئینسان جار هەیە ئێستا لەوانەیە خەڵک حەبێکی هەیە بە حەبەکە زەختەکەی کۆنتترۆل لەوانەیە ساڵێک کەوای لێ بێ پێویستی بە گۆڕانکاری بێ بە زیادی کایابی گۆڕێ بۆ هەمانشت بۆ زانیاریان هەبێت یان هەر لەسەر ئەو دانەیە ئەڕوات و مەخەڵکە ناسم ماوەی چەندین ساڵە هەر یەک دانە بەکارێنێت کە لە کاتێکە هەمن هەستی پێەکەم کە ڕێژەکەی بەرز بۆ تۆ پێویستی بە گۆڕانکاری پشکنینی نوێ هەیە باکیدی بەڵام یەکشتم بیرکەوتەوە لێرە باسکەم کە خەڵک هەیە دەڵێ ئەرە و حەب بەکاردێنم حەبی زەختە دەبێ مەفعولی ما بێم لە مێژە بەکاری دێنم دەبێت پێویستی بە گۆڕانکاری دەبێت ئەگەر زەختەکە باش بوو نایگۆڕ مشکلە نییە چەند بە 2 ساڵ بکاتێ ناوە زیاترە ئەگەر زەختەکە باش بوو نایگۆڕ ئەوە شازدە بێ زەختەکەم ئەگە خواردم دەهێنێتەوە بەڵێ ئەوەش شتێکی تریشە کە بیرم کەوتەوە خەڵک هەندێک جار شەکر و زەخت لێ دەگەڕێت تا بەرز بێتەوە ئەنجا دەهێنێت خوارەوە خۆی وا بکەی هەر نێت هەر بەرز نەبێتەوە نەکەم جارە لی گەڕی بەرز بێتەوە ئەنجا بێنیتە خوارەوە بەڵێ ئەی دکتۆر ئەی لوتم بەڵێ لوتم ڕۆژێ 3 جار 2 جار ڕادەسێ زۆرم خوێنێ دێ دکتۆرێک پێی گوتمەوەی سلێمانی گوتی نابێت کاوی کرد بەڵێ پێم خۆشە واز لەو خوێنبەربوونی لوت بێنێن چکێمە دەمانوێت شتێ باس بکەین کە یعنی خەڵکی هەبێ بۆ ژمارەیەکی زۆری خەڵک شتەکە گشتی بێ دەکرێت وەی لوتت وەختێککە بە جیا باسی بکەین ئەوە شتێکی تایبەتە بەڵێ مامەگیان تۆ هیچ پرسیارێکی هەیە لە پزیشکەکەمان خۆشی دڵم هەیە دەڵێ بینی دڵمنا پەردەی دڵ ئەستور بووە ئەو عیلازەش دەخۆم هەر بە خۆی وە هیچ فەرقیشی نەکردووە ئەو 3 ساڵە مساعدێکی بکە هەر بە خۆی وە ئەوەیە ئەوەش حەبی فشاری خوێنە بەڵێن ئەستوربوونی دیواری دڵێ دیوار خۆی دڵ هەر دیواری چکەنی ناوەکێ بۆشیە بەڵێ ینی مەقسەدیانەوەی دڵەکە گەورە نەبووە بەس دیوارەکە ئێستور بووە بەڵێ ئەوەیە ئەوە ئاسان نییە یەکسەر بڕیار دێنبوونەوە سەبەکەیە بەڵام ئەوەی کە لە هەموو شتەکان زیاتر بڵاوەکە خەڵک دیواری دڵێستور دەبێت فشاری خوێنە کە بۆ ماوەیەکی زۆر چارەسەر نەکرابێ بەنی وەسلی چارەسەر کرابێ شتی تریشەیە و کار تریشەیە بە زۆر لە هەمویان بڵاوترە طبعاً تۆی لە یعنی بیکەی کاوەیە عیلاجەکە بەکاربێنەوە جارجارە حسێکی خۆت بکەی دڵیابی کە فشاری خوێنەکە زەختەکە معدەلەوەی بەکاردێنەوە 3 ساڵە بەڵێ با بدەمەوە بەڵێ یعنی تۆ زەختەکەت باشە کە زەختی خۆت دەگری خواه تقریبا کەم دەبێت زیادی فەرقێکی وا ناکە یعنی هەناسە سواریم جاران نەبوو لەوەتی ئەو پاسەم کردووە باوەڕکە هەناسم سوار دەبێت بەرحەڵ پێم خۆشەوە باسکەم ئێستا بۆی جوان تێ بگەین باشە زەختی هەیە کا حاجە زەخت و شەکرە هەیە کا حاج اسماعیل وانیان ببرە مام ڕسوو لێم تێکسە مام ڕسوو ئەتو چیت هەیە وەڵای دکتۆری جان شەکرەشم هەیە و زەختیشم هەیە شەکر و زەخت هەیە بەڵێ ئێ لاقیشم ئەستور دەبن جار ئەو جا هەموو قالم دێشێ ئەوە شێوەری چم بکەن دکتۆری عادەکەم کرد تی وەڵای زەختیشت باشە
شەکرەشت باش لە 61 دا 161 بوو زەختەکەشم باش بوو ئەوڵا جاوردەوەدا ئەوە نیە دەرزی هەیە ئاوەکە ئەوی بۆ ڕاوەسیم ئەوزانی بە تڵدیشی ئاو بۆ ڕاوەسیم ئێستا هێواشترم دکتۆرجان لەم حاڵەتی ئەمە چۆنە ئەها ئەڵێ قاچم ئاوسێ جارجار مەبەستی ئەوەیە هۆکاری ئەمانە چی نەگەڕێتەوە بۆ ورچیلەیە بەڵام ئەوەی کە لە هەمویان بڵاوترە قازاوستان لە هەمووی بڵاوترەوەیە کە حەبێکی زەختێ حەبی فشاری خوێن هەندێک کەس قاس پێداوسێ هۆکاری تریشەیە تەبان دەکرێت هۆکارەکەی نەخۆشی گورچی بێ گورچی لەبێ زگەر بێشتانە زگەر کەمە دڵ و گورچی لە زیاترە ئاسانیەوە بڕیار بدەین بەڵام من پێ خۆشە سەرم خەمە سەر شتێک تەبەن ئێمە ئەو خەڵکە کە لێرەیە نەچوین هەڵیان بژێرین لە ناو خەڵک بۆ ئەوەی بڵێم زانین چێ شەکری هەیە چێ زەختی هەیە باسیکەین وانە ئێمە هەر بەڕێکەوت تووشی ئەو کۆمەڵە بەڕێزە بوو ینی سیر دەکەی ینی شەکریان هەیە زەختیان هەیە چەوریان هەیە ینی شتێکی زۆر بڵاوەکە حەجە نابچیتەیە من عرضیان کردی دکتۆر تی سەریحە الحەمدولله باش ئەو حەپەی دەخۆ ینی شەکر و زەخت و چەوری وانە شەکرم نییە زەختم نییە هیچم نییە چەوریم نییە زانین چیتر شەکر و زەخت و چەوری هەیە هەتا من حسن جار هاتم خزمەت فەرموو ئەوە بگرێت مایکەکە بێ زەحمەت زۆر جار هاتوومە بەڵام هەرچەند دەنکرد بۆ ماساغنەوە ئەو جاوتی جیهازەکەی ئەگە بێت و دەستکەوی لە بەریکەی تاماوەکە ئەویش جیهازەکە هەبوو لێرە چوو بۆ سلێمینە ئاخری حەبەکی پەنجایت بۆ دانام ئەحمەلێ حەبەکی زەختی پەنجای بەڵێ ینی زەختە بوو بەڵێ زەختەکە چۆن بۆ دەمگو وەکو کە ماتۆڕێکی پێدەکەی ئاوێ سەر بە دەستی بەسەری سۆندەکەیەوە دنێ ئەوە خوێن بەسەری حیدرات دڵم ئەوە سەریعی دەکات دوای ئەتوی زۆر بەدەچون بۆ کرد و ئەو لای دوای هەستا حەبەکی پەنجایت بۆ نووسی لە پار ئەو حمەلەوێ توش نەبوومەوە من بەڵام ئێستا ئەو برادرانە هەموو دەزانە ئەمەجستانێ و هاوینێ و پاییزێ تووشی نەخۆشیێکی دیکە بووم سەرمام دەبێت سەرعان دەبەر ئەو لێرە لەگەڵ لەبەر ئەو سەوێرە دانیشتمە بڕێکی دیکە دانیشم لەوانەیە گەندەتایەکەم بێت قەڵبم سار دەبێت شەو ڕۆژ سەرمامە بەڵێ مامەکان یەک تۆز مایکەکە بەرزکەرەوە بێت مێژە ئەو نەخۆشەمەیە ئەوەکە هەموو داعی هەر سەرمام و هەر سەرمامە بەڵێ عیلازەکەی وە بکە بەمە زۆر دوای لە وەختێکتر باسی دەکەین بەڵام من وەستم یەک شت بوو باسی بکەم طبعاً تەمەشا دەکەی هەر بەڕێکەوت هاتووین بەشێکی زۆریان شەکر زەخت چەوری هەیە ئەوانش لێککەوتێ هەیە طبعاً ئێمە لە خستەخانە ڕۆژانە خەڵک دەبینین تووشی جەڵتەی مێشک دەبێت تووشی نەخۆشی دڵ دەبێت قاچی بۆ تەبرین چاوی کەس بۆیە گورچیلەی خەلەلی تێکەوتە شتانە ینی خەڵک لایەکەوە باز دەکا باشە بۆ جارە نوشتانە نەبوو بۆچی ئێستا شتانە زۆرە وە چی بکرێ باشە طبعاً جاران خواردن بەو شێوەیە نەبوو خوا و چەوری و ڕۆنا و شتە هێندە لە سەرێک نەبوو ینی خەڵکە بۆ جار لێرە لەو ڕانیە چووە ئیشی کردووە لەوانەیە نیوەڕۆکەی نان و دو تەڕە پیاز یا تۆزە تەماتە و شتێکی بەسیت خواردووە خەڵک لێرە سیارە نەبووە لێرە بەپێ چۆتە چواپڕنەوە هاتۆتەوە چۆتە سەرکەبکان هەر بە پێواز چێت ئەوە هۆکاری سەرەکیە تەمەن خەم و خەفەتیش هەیە خەڵکی ئێستا بێری مەشغوڵە خەمی زۆرە مشکی ماندووە ئەوە لەوانەیە هۆکارە سەرێککەنە وێز دەکرێوی شۆکار لەوانەیە هەندێک هۆکاری کەشە بێت تا ئێستا بە تەواوی ڕوون نەبوو بێتەوە بەڵام ئەوەی کە زۆر زەقە و دیارە و گرنگە و کەسەلماوە کە هەموو دنیا لەسەری کۆکەوەیەکە نەبوونی هاوسەنگی لە نێوان خواردن و خواردنەوە لە جوڵەش لا تا جوڵە زۆر بێ باشترە و خواردن و خواردنەوە دەبگەڕێنەوە تۆزێک بە خواردنەکانی سەردەمی کۆن کە بەڕاستی خواردنەکانی ئێمە بەشێکی زۆری خەڵکی ئێمە ناتەندروستە برنجەکەی هەر ڕۆناوە یعنی ڕاستە دکتۆر سەڵزە و میوەکان زیاد بکەین پرۆتینەکان زیاد بکەین ئەمانە هۆکاری دکتۆر بە من وایە ڕۆیشتن ڕاضەت جوڵان دەرمانی هەموو دەردانا بەڵام ئەتۆ دەبێت دەرمانی ئەو دەردەی من ببینیەوە دائیم سەرمامە علاجەم کە ئینشاءالله بەڵێ ببورە کە حەجی ئەو مەسلەی سەرمایە شتێکی تایبەت و شتێکی دەکرێت وەختێکی باسی بکەین بەڵام ئێمە بە باسیەوە بکەین کە زۆربەی بەشێکی زۆری خەڵک هەیەی بەڵێ چی بکەین یعنی بەڕاستی دەبێت بگەڕێنەوە خواردنەکانی سەردەمی کۆن یعنی تۆ
تۆزێ بۆ ماش و نۆک و نیسک و تۆڵەکە و ژیا و کەنگر و پەڵپینە و ئیدی نان و ماس شتێکتر نان و ماس بەڕاستی هەندێک کەس ڕێنمایی هەڵی پێدراوە نان و ماسێ لە بەرچاوی خەڵک ڕاش کردووە نان و ماس خواردنێکی تەندروستە ڕاستە کەمێک چەوری هەیە بەڵام چەوری نان و ماست و ماستاوانە بەراوردی بە چەورێکی بریانی و دۆڵمەوەین یعنی ئەوەی ماستەکە هەر زۆر کەمان لەبەرەوە خەڵک یعنی دەکرێت زوو بە نان و ماستی ژەمەکە بەڕێکا بە شتێکی بەسیت یعنی بەڵام دکتۆر باسی ئەومان کرد لێرە باسی نان و ماستمان کرد نانی سپی یان نانی بۆر ئێمە کێشەکەمان لە نانەکەیە نەک زیاتر لە ماستەکە ئێمە بە خەڵک ناڵێن نان مەخۆ نان ناتوانانی واجی لێبێنی یعنی بەڵام زۆر کەس کە دێتە سەر مەسلەی نان وەکو خواردن حساب ناکە وەکو تەنها شتێک کە یعنی وەکو بەرگێک حسابی دەکات نانیش خواردنە بەڵام باکی دی ئەگەر نان بۆر بێ کەپێکی لەگەڵ بێ باشترە لەوەی کە ئاردی سفرە و زۆر سپێ و کە ئیزر شاڵشتی لەگەڵ نێ ماما باسی شتێکی کرد هەر حەزەکەم ئەگەر بە کورتیش بێ بۆ من باس بکەیت دکتۆر باسی ئەوەی کرد ئێستا ئەم ژنانە یان ئەم پیاوانە کە کاتێکە چنە تەمەنەوە بۆچی هەمیشە هەست دەکەن دەست و قاچیان ساردە سەرمایانە ئاسانیە وەڵامدانەوە پرسیارە لەوانە لە کەسێکەوە بۆ کەسێک کە جیاوازی هەبێت زۆر جار هۆکارەکە نادۆزینەوە لە هەندێک حاڵەتی ژمارێک کەمی خەڵک هەیە هۆکار هەیە هۆکارەکە دیارە و دەتوانانی شتێ بکەیت بەڵام بەشێکی زۆری خەڵگەوانە ناتوانانی زۆر هۆکارەیە هۆکاری ڕۆماتیزمەیە هۆکاری ئەو قودە هەیە شتیتر هەیە ئاسانیە جاودانەوە پرسیارە بەڵێ مامەگیان ئەمەیان ئەکەوێتەوە سەرەوەی بەپێی پشکنینەکە پزیشکە بەڕێزەکان ئەتوانن بڕیار بن لەسەر ئەوەی ئایا ئەمەی تۆ دەگەڕێتەوە بۆ چه حاڵەتێک واتە ئێمە ئێستا ناتوانین ڕاستە و خۆ وەڵامی ئەوە بینەوە لەبەروی هۆکاری زۆرە وەکو ئەموتی وەکو دکتۆرەکەمان وتی لەبەرەوە من پێم باشە ئەو دڵنیاشم دکتۆریش هەمان ڕای منیە بێت پشکنینێک بکەی بزانی بۆ چییە شەر خۆشم ڕێیم وا بووە گە بچم فەعسێکی خوێنکەوە ئایا زاخمە ئیتیهابی ناو خوێنم هەیە یاننا بەڵام ئەمە چەندەها ساڵە وامە باوەڕ کە جستانان ئەوەندە بەرگی دەبەر دەکەم خەریکە پشتم بشکێ دەبنیدانا هەر خەریکە تووشی فەقەراتی ئەگەر شارێکی هەبا زۆرم پێ خۆش بوو ئاسانیە لێرە وەڵامی و پرسیارە بدەینەوە قەنەفەیدادنیشتم لاقمە سوود دەبێت بەڵێ کە حەزی حەبی بەڵێ کە حەزی حەبی زەختەکەت پیشانداموان یان با سێری بکەمەوە بزانم بوەرە جوان لێور نەبوومەوە هیچ حەبیترت هەیە بۆ زەخت معناوە ئەوە دەبێ پشکنیت بۆ بکرێ بۆ دڵ و بۆ گورچی لەو بۆ شتانە و هۆکارەکەی هەر شتێکیش بێ کە دانیشتی قاچت درێژ بێ قاچت شۆڕ نەکەیەوە لەسەر کورسی و قەنەفە و نوشتانەوەش باش نییە قاچت درێژکەی بڵێ کە پاڵ کەوتی جا هۆکارەکەی هەر شتێ بێ ئەگەر پاڵ کەوتی بەتانیە سەرین نا شتینە بەتانی یەک تۆز بەرز بێ ئەوە پاڵکەوتی لە ماڵەوە تەمەشا دەکەی یعنی ئیسفادەی لێ دەکەی بەڵێ دەستخۆش بە دکتۆر زۆر سپاس بەڵێ قوربان مادەیەبی گۆڕمیان نەحەبەکە ناگەر زەختەکەت عیبی نەبێ نایگۆڕی بەخوا فەرقی چاکن نەبوو ئەمە خۆیەتی یعنی نەچاک بۆ نەخراپە خۆیەتی نەیگۆڕمە نەبوو ئەگەر زەختەکە باش بێ پێویست بگۆڕان ناکات بەدێدادە بەزانێ بەس ڕۆژی وا لە بیرم دەسێ بیخۆ بەڵێ بەڵێ وڵای وا بزانم جەنابەت زۆر شوێنت کرد زۆر دکتۆرت کردن وانە سەردانی زۆر شوێنت کردن وەکتر لە مێژە ئاوای وانە زۆر لە چەندە بێ وای فەرمو ئەوە بگرێرەوە وڵای خوا بێ زەحمە بۆی سەڵتەکەت ماوەی چەند ساڵ بوو 25 ساڵ ماوەی 25 ساڵە تۆ سەرماتە لەوانەیە ئەوە چارەسەرەکەی یعنی ئاسان نەبێ یا هەر لە توانەدا نەبێت خۆی خەڵک هەندێک کە زوای بردەکاتەوە کە هەموو شتێک بە دکتۆر چارەسەر دەکرێت خۆی ئەو زۆرە بێتنەوە ڕاز نییەوە هەر لێ لەوانەیە لە وڵاتانی ژیانە من لە ئەوروپا بۆم ساڵانێکی زۆر لەوێ دکتۆر لەگەڵ دکتۆرەکانی ئیشم کردوشتانە شەر نییە دکتۆر بتوانێت هەموو شتێک چارەسەر بکات بەڵام لە هاوی ناوایت بڕوانە دائیم هەروەمە باشە پرسیارێک بایم بردمەکەی پانکار
سبليت بەشە و بەڕۆژ بەشە و بەڕۆژ هیچ کاتێکی دستانان لەکوێ دەنوم بە چ نوێنێکی دەنوم هەر ئەوا دەنوم کەواتە بە باوەڕی من بەرگری سەرمام نەما عیلاجکم لە بۆدانێ بە باوەڕی من لێی گەڕێ باشە لەوانەیە ئەوە بە دکتۆر چارەسەر نەکرێ وەکو باسم کرد مەرج نییە هەموو شتێک بە دکتۆر چارەسەر بکرێت ئێستا هەندێک کە زوای بیر دەکاتەوە یعنی هەندێک دەڵێ مثل حاڵەتی لەو زۆری جەنابتیەیە لە خۆیدا دەڵێ ئەگەر بچم بۆ بەریتانیا یا بچم بۆ ئەمریکا یا ئەکیدە و باش دەبم یا ئەکیدە و فەحسەی پێویستمە بۆم نەکراوە یان ئەو دەرمانی پێویستمە پێم نەدراوە جارێ هەندێک حاڵەتی عیلاجی نییە و هەر لێرەوانی لە هەموو دنیا وایە بەڵێ لێی گەڕێ بە کۆمەڵە خەڵکمان بینی لە دانیشتمە هەریەکەیان کێشە و گرفتێکی هەبوو بێگومان ئەمە تەنها بۆ ئەوان نییە بۆ خەڵکانی دیکەش هەیە بەڵام ئێمە سوتفە بوو کە ئاوا بینین هەریەکە و کەیسێکە هەریەکە و کێشە و گرفتێکی هەیە ئەمەش هۆکاری زۆرە هەندێکیان خواردنی تەندروستە کە نای خوارد لە کاتی خۆیان هەندێکیان بەکارهێنانی دەرمانی هەڵەیە هەندێکیان بەغەڵەت شتەکانیان وەرگرتووە لە کۆمەلگاوە بەسەر خۆیان ئەیسەپێنێ کاتە بەڕێزت وەکو پزیشکێک ڕێنمایی تۆ چییە فەرم لەبارەی ڕێنمایی تۆ چییە بۆ ئەم کەسانێکە بۆ نمونە ئەڵێ من بە پشتا ئابێ بڕۆم بۆ نمونە باشە بەلایەوە ڕێنمایی تۆ چییە بۆ کەسانێکە کەم جوڵە ئەکەن ڕێنمایی تۆ چییە بۆوانێکە دیواری دڵیان کێشەی دیواری دڵیان هەیە شتێکی تر باسەکات بەڵێ تێگەیشتنی هەڵە زۆرە لە ناو خەڵکیمە خەڵکی ئێمە ئاستی خوێندەواری وەکو ئەوروپا وڵاتان نییە یعنی زۆربەی خەڵک سەرچاوی زانیاریەکەی سەرچاوی معلومات و ئەو شتێکە لەسەری دەڕوا ئەوە نییە بۆ خۆی بچێ لە سەرچاوێکی زانستی وەری بگرێت یعنی خەڵک وا دەزانەوەی لە ئینتەرنێت و لە تەلەڤیزیۆن وەرگرت هەمووی دەبێ وەریگری و هەمووی ڕاستە خۆی وانە ئینتەرنێتیش وەکو ئەو سەرجادەیە هەموو خەڵکێکی زانا و نەزان قسەیدا لەبەرەوە یعنی خەڵک نابێ هەموو شتێک وەربگرێت هەموو دەڵێن لەسەر ژیانی خۆی دووبارەی بکاتەوە بەڵێ ئێستا ینی لە هەموو ئێستا و داهێشتێک تەماشا دەکەی خەڵک تێگەشتنی هەڵی هەیە بۆ چۆنی هەڵی هەیە چونکە لە خەڵک کەوەری دەگرێت ئەم لە ئەوروپا بووم خەڵکی ئینگلیز دەهات دەیگوت من لە فڵان سەرچاوی زانستیەوە خوێندەوە بەڵێ یا مثلەن لە فڵان خەڵکی پسخۆڕ ئەوەم بیست یا ئابوو خەڵکی ئێرەوانیە خەڵکیێرە ئەوەی کەمە بڵێ ئەمە هیوادارین خەڵک بەشیەوە هۆشیاریە بێ هاوڵاتیەک وەستا حەزەکەم با بچمە لای قسێکی لەگەڵا بکەم سلااو لێ بێ مامەگیان چۆنی باشی تەندروستی چۆنە زۆر سپاسەکەم پسپۆرێکم لەگەڵا دکتۆرێکم لەگەڵا کە پزیشکە لە بواری نەخۆشی هەناویدا و باسیش لە کێشە و گرفتەکانی دڵ دەکەین بە گشتی زەخت و شەکرە لە هەمان کاتە پزیشکە کەشمان دکتۆر سعید عوسمانە کە لە ڕانیە نیشتەجەیە حەزەکەم خۆت هەر پرسیارێکت هەبێ فەرمولەی بکە وڵا دەستان خۆش بێ سوتفەیەکی باش بوو و لەگەڵ باشترین دکتۆری ئێمەجێکە لە دکتۆرە زۆر باشەکانی هەناوە کە دکتۆر سعید دڵ و باقی هەناو بەگشتی زۆر شارەزایە دکتۆری شەکرەکەی خۆمە من شەکرەم هەیە و دەکرێت بڵێم لە سەدا هەفتا بۆ سەرەوەی شەقام دکتۆرەوەی لێ پرسی شەکرەی زۆرە شەکرە بەڵایەکی زۆر گەورەیە گریسانەکە خۆی وریە نەبێت چاودێری نەکات کێشەی زۆر گەورە دروستەکە شەکر ئێستا چەند دقەیەک لای لە خەستەخانە بوو لای حاجی ئەوبەکر بووم لە مرورە وتیان داخل کراوە وەزەی خراپەگە چۆم قاچەکانی ئەستور بوو بەوەی شەکرەوە جار بۆ مناسبەتە سەرێکی ئەوم دەوات مەشەقام بۆ پارکی گوڵەباخ دکتۆر و جەنابیشتان ئەم شێوازی بەرنامەی ئێمە شێوازێکی نوێ سپاسی دکتۆرەکانەکەین کە بەڕاستی کاتی خۆیانە گرن و یەن لەگەڵ ئێمە لە شوێنە گشتەکان هاوڵاتیان لە نزیکەوە ئەبینن هەر شتێک خزمەت بە بەرژەوەندی گشتی بکات ئەمەش بەرژەوەندێکی سەحی زۆر زۆر گرنگە دەستان خۆش بێ دەست خۆشتان لێ یەکەم هەر دکتۆرێک لێرە و لەوێ ڕێنمایی دەدا لە شاشەکان لە کەناڵەکانی تر کاک دکتۆرێکێک لەوانەی خۆبەخشانە زۆر دەوری کاریگەری هەیە لەسەر ڕێنماییدان لەسەر چارەسەر لەسەر مساعدا لەسەر تێکەڵاو کۆمەڵایەتەکانی من زۆر ناو کۆمەڵانی خەڵک و فڵان دەبینم دەورێکی زۆر جوان و باشیان هەیە سپاسی کاک دکتۆر دەکەم زۆر تایبەت بەڵێ ماوەیەکی زۆر سفادەم لە
علاجەکانی جەنابی کردبوو بەڵام پێرەچێت لەگەڵم ڕاهاتبن ئێستا نسبەی شەکرەکەی مندا نابەزێنێت هەرچەندە 100% لە شەکرەکە وریام لە پارێز وریان بەڵام لەو خواردنە کەمانەی کە بۆ شەکر دەمێنێتەوە ئەخ بەڕاستی بە کۆی گشتی شەکریتایە چی دەبێت بکەی بۆی کە بتوانی نازانم دەرمانەکانم بۆ گۆڕی نازانم چی بکەم لە دەرفەتێکی تردا ئێستا میتفۆرمینی 1500 و هەبێکی تریشی بزانم مارینە نازانم چی پێ دەڵێن بەیانیان پێشدان هێشتا شەکرەکە هەر بەرزە بە پارێزیشەوە و بەدیلی نان چییە بۆ ئەوە کاک دکتۆر سپاس کاکەژار من تۆزە پێش ئێستا دوو قسەمان بەیەکەوە کرد باسی نان و ماسکرا خەڵک زۆر جار نان و ماستی لەبەر چاوڕەش کراوە چکە دەڵێن ماست سەوری تێدایە بەڕاستی ماست شتێکی تەندروستە خۆی ئەمە ناڵێن بە خەڵک ناڵێن هەر هیچ مەخۆ ناکرێ هیچ نەخۆی ئەگە ماست نەخوا چی بخوا ڕاستە ماست تۆزی چەوری هەیە بەڵام ئەو چەوری لە ماستدا هەیە بەراوردی بە چەوری دۆڵمە و برنج و بریاوی ئەو چەوری بڕێکی زۆر کەمە ئیدی لەبەرەوە ینی ئێمە زۆر جار بەران ماستە ژەمەکە بڕێ دەکەین و ینی پێش خۆشە خەڵک تۆزێ و ئەو پڵاو و برنج و بریانی و شتە ینی کەم کاتەوە قورسەکان بەڵێ بەنسبەت نانەوە نان ئەمە نان ئەگەر نانی بۆر هەبێ نانی جۆ هەبێ نانی بادەم هەبێ باشترە بەڵام خۆ ناکرێن نان هەر نەخۆیان بە خەڵک ناڵن نان مەخۆ بەڵام ئیتر بە تایبەتی شتی وەکو نان و ماست یا شۆربا و ماش و نۆک و چێشتی سل دەبێت نان لەگەڵ بێت بەڵام ئەگەر بتوانانی شتی وەکو بریانی و برنج و دۆڵمۆشتانە بخۆم ڕاهاتوم نان هەر لەبێت نەماوەکە و چێشتانە هەیە هیچ نانی پێوە ناخۆیت هەموو شتێ ڕاهاتنە یەکەم جار تۆزێ ئاسان نییە دوایی کە ڕاهاتی ئاسان دەبێت یعنی بە هەماش بەگەڕانەوە بۆ خواردنی سووک من کاتی خۆی کە دەستم بە پارێزی کردم لە پڵاو برنج و کەباب و دۆڵمۆشتانەوە تۆزێکەم کردەوە مثلەن نێوارن شتێکی سووکم دەخوارد جارە بە زەحمەت خەوم لێ دەکەوە ڕانات دەزانی مشەکە لەتوانی دروست بەڵام ئێستا ئێوارەکە زۆر خۆشی بەڵێ ئێوارەکە هەر شتێکی سووک مەسەلەن تۆزێ گوێز و کونجی و زەڵاتەیە شتێکە و چایەکی بەسەرەکە چکە ڕاهاتوین ئاگام لە خواردن نامێنێ هەز بە پرسێتی دەکەم زۆر ئاسای و لەش خۆشترە و مرتاحترم هەموو شتێ سەرتاکەی زەحمەتە دوایی ڕادێ شتەکان ئاسایی دەبێتەوە تەبەن بەنسبەت شەکرەوە تەبەن شەکرە دەبێت چارسەرەکە هەمە لایەنە بێت هەم دەرمان هەم پارێزی و هەم جوڵەش من ویستم لەسەرەوە پرسیارێکی لێ بکەم جوڵەت چۆنە؟ وڵا جوڵم بەداخەوە کەمە ئێستا لەبەرێ پشتم هەمووی پلاتینە ئەم کات خۆی لە جەبهە بریندار بوومە پشتم پلاتینی زۆرە دەنا ڕفیقیان بەو شاخە سەرەکەون منێشتا ناتوانم بەڵام خۆتوانی لە شوێنێکی تەختایی وەکو ئێستا ئەم باخە زۆر بڕۆیت ساعتێ بڕۆ ئێمە ملمەنداوتە تەمبەڵی وەستا عەلیم لەگەڵ ڕفیقمەوە لەو لە دانیشتوان بەیانی 4 کیلۆمەتر ڕۆیشتووە زۆر باشە بەڵام منم دەرفەتم بۆ نەڕەخسەنەوەڵ من ناڵم جوڵم بۆ بەداخەوە بەڵام جارانێکێک لە حروکترین کەسەکان بوو بێگومان جوڵا یا حرەکەیەکی زۆر بە هەر جۆرێک بێ ئینسان لە شەکر بێ من یەکشت بەتۆڵم ئەتوانی بەیانیان لە کاشمێر هەشتی بانی بۆ نمونە خەبەرتەبێتەوە 8:30 بێ بۆ ئێرە هەتا 9:20 دقە تۆ لێرە هەر بە دەوری ئێرە بسوڕێتەوە بزانی چەند وڵا بێگومان ڕێازە و جوڵەیەکێکە لە هەر شتە باشەکان ئەوانی کە کاری کشت و کاڵ و شت دەکەنیان ئاژەڵداری دەکەنیان دەڕۆن بە شاخەکانی ئەوەمان ناوێت باسی کاگعلیمان کرد کە زۆر لە حەدیقانە پیاسە دەکات لە شەقامەکانە بەیانیان پیاسە دەکات بەڕاستی تەندروستی ئەوش وەک من شەکرەیە بەڵام زۆر لە ئێمە باشترە لەبەرەوە جوڵەی زۆرە ئەمە ڕێنمایەکی زۆر گرنگە بێگومان هیوادارمش ئازا بمەوە وردە کاکەژار تەبەن وەکو باسی کرد گرفتی پشتی هەیە گرفتی پشت و ئەژنۆشتان ئێستا زۆر بۆ ینی زۆر کەس خەڵک دەیە جوڵە بکات جوڵەکە ئاسان نییە ینی وەکو چۆن دەڵێ دارێکی بەدەستەوە هەر بسەری پیسە دەیە جوڵە بکە بەڵام بەلایانی کە مۆندەی لە توانەدا لە شوێنی تەخت یا ئەوەی کە لە توانەدا مەلە بکە یا ڕۆیشتنی لە شوێنی تەخت ئەوەندەی لە توانەدا بیکە بڵێ بۆ کەسێک کە پشتی بێشێ ژنەی بێشە ئەگەر بتوانێت دەرفەتێ بێ مەلە بکە مەلەکردن شتێکی زۆر
باشە نازام کاکەدار بۆی دەکریان نابێگومان مەلە زۆر باشە بەڵام من دەزانی بۆچی من لەبەر ئەوەندە بڕغی لە پشتمایە پلاتین ئەوەندەی تایە زۆر مەلە بکەم ڕەنگە بڕغەکان بێنە دەرەوە گوێ لێ ئەمە بۆ خۆی ئەمەش کێشەیە ئەها زۆر جوڵە جوڵ بکات و شەبەکەی بەسرا ئەو بەر و ئەو بەرکاک دکتۆرە زانێ معاناتی زیاترە بۆیە بەڵام بەڕاستی پیادە ڕۆی هەر چەندی بڵێ ئەوەنە مهمە کە من تا ئێستا تەمبەڵی بکردووە لە دوایان بەرنامە هیوادارمەوەی جۆمان لێ دوایەوە بەرنامەش بە قەولی خۆتان من بتوانم ئەوە بکەمەوەی کە گوێشی لێمانە سوود لە جوڵە وەربگرێ و ئیشەڵا بەدیلێنانیش لە هینا پیا بێ بەدیلێنان دکتۆرێک گەیوت نان و برنج زۆر درەنگ دوای مرۆڤایەتی زۆر درەنگ پیا بووە ئەستەندی و بەڕاستی ئەمە مرۆڤ حەقنێ نان و برنج بخوا زۆرتر لە شتەکانی تر سوود ببینێت لە مێژووشە درەنگ پیا بووە درەنگ دۆزراوەتەوە دکتۆر من حەزەکەم لە سەرە مەخساکەین بەڕاستی من ڕێز و احترامێکی زۆرم هەیە بۆ تاک بە تاکی پزیشکەکانمان بێگومان ئەوان خزمەتێکی زۆر باشەکەن یعنی ئەمە بێ دووڵی ئەم قسەیەکەم بەڵام ینی ئێستاوی کە ئەبینێ هەر پزیشکە و لەسەر شتێک قسە ئەکا بەڕاستی ترسێکی زۆر دروست بووە لە ناو هاوڵاتیانە ئێستا من بۆ خۆم نازانم چی بکەم گوێلەکان بگرم یەکێکەڵێ باشە یەکێکەڵێ خراپە یەکێکەڵێ نەخێر بۆت نییە یەکێکەڵێ بیخۆ هەنی نازانین چی دکتۆرە قسەی من تێیدی خاتۆن دەکەم بۆ نمونە لیمۆ ماوەیەک لیمۆیان لە ناو عەلاگەی فرۆشکارەکانیشە سەیرم ناکرا ئەوەندە خراپە بەڵام ڕۆژە دکتۆر بەڵێ با ناونەیەنی ناوەکە نازانم ئەوتی وڵای بابە خراپ نییە ئێمە تەجروبە و فەحسێکی زۆرمان کردووە ئێستا سەحابۆی معلوم بووە لیمۆ عیبی نییە بە کەیفی خۆتان بێ ئێستا دێوەرم لێ نزیک بمەوە جا بۆی ئەمە دکتۆر بێگومان قسەی خاتون جاری وای لە شتێک وکەم بە دوژمن جاری واشەوە کەنە دۆستێکی زۆر نزیکی ئەو میوەیە ئەمە بۆ ئەمە ڕێنمایی جەنابەت ئەو شتەیە کە ڕێنمایی جیاواز و هەندێک زار دژبەیەک دەبیستی ئەوە بەردەوام دەبێت و درێژەی هەیە و لە شتی تریژ وایە بڕۆ لە بابەتەکانی تریژ تەنانەت لە نێوان مامۆستا بەڕێزەکانی یعنی لە نێوان توێژەرەکانیش وایە توێژەرەکان لە نێوان مامۆستا تاریخ بۆ نمونە سەلاحەدین ئەیوبی هەندێک دەڵێن زۆر باش بەڵێن زۆر خراپ مەسەلە یعنی تەنانەت لە دینیشدا هەندێک ڕێنمایی هەیە وەکو یەکنیە یعنی ئاسان نییە هەموو ڕێنمایی و هەموو شتەکانی خەی وەکو یەکی لێوێ بەڵام طبعا لیمۆ ئەکید بۆ کەسێک خراپە کە مەعیدەی ناتەوە و گرفتی مەعیدە ئێستا بۆتە کێشەیەکی زۆر بەربڵاو ئینسان کە مەعیدەی ناتەوە و بوو پارێزی پێ ناکرێت پارێزیەکە زەحمەتتر دەبێت و خەڵک زۆر پێویستی بە پارێزی ئێستا بە تایبەتیوانەی شەکر و زەخشەوری و هەڵاوی و ئەم شتانەی هەیە خەڵکی ئێمە زۆر زار دەچێت بە شتێکەوە دەیگرێت مەسەلەن یەکێ بە زەنجەفیلەوە یەکێ بە سرکەوە بە ئێستا سرکەی سێ و هینا باوی هەرماوەیەکە و بۆ زۆر شتی کرد ینی بۆ زۆر شتیکە هەر خەڵک بە شتێکەوەی دەگرێت گرتن بە شتێکەوە ئێمە پێشنیاری شتە ناکەیت بەڵام لیمۆ خواردنەوە میوەیە و بۆ خۆم مەعیدەم زۆر باش نێ ناکەێت دکتۆر گیان هەر بەدەم ڕێوە باسێکی ئەوە بکەیت خواردنی برنج تا چەند کاریگەری هەیە لەسەر بەرزبوونەوە و نزمبوونەوەی شەکرە و زەخم کاریگەری هەیە چکە برنج نیشتاستێکی زۆرە بە تایبەتی و برنج ئێستا طبعا بەشێکی برنجە و بەشێکیشی برنج نییە ئەوەی من بیستومە برنج کە دەهاڕێ دوای کە دروست دەکەنەوە شتی تری تێکەڵ دەکرێت یعنی لەوانەیە دوو لە سەرسەی برنج بێ یەک لە سەرسەی برنج نەبێشتی ترە تێکەڵی دەکەن طبعا کە دەیکەی بە چێشت دەیکەی بە چێشت ینی خەڵکی ئەمە برنجەکە زۆری برنج ڕۆناوە بەرامبەر ڕۆنەکە چەند ڕۆین تێدەکە دەبێت ئەوەندەی ڕێی تێکەی لەبەرەوە یعنی خواردنەکە ینی ئێمە ناڵێ خەڵک نەیخوا بەڵام هەندە لە سەرێک نەبێ خەڵکەیە وەکو مخەدراتی لە هاتووە يعني مدمن ولا سريع او شتێکی خراپ هەڵاتی دانیشتە حەزەکەم بچینە لایەوە دوای تە قساکەینەوانە سڵاوتان لێ بچۆنن ئەمەوێت لەسەر بابەتی ئەمڕۆمان کەمێک ڕوونکردنەوەتان بەبێ ببورن کاتەکەشم ئاوا بوو بەڵام کردتان بینم پزیشکێکمان لەگەڵایە
پێم وابە زۆربەی خەڵکی ڕانیە ئەمڕۆ کە لێرە بووین ئەیناسن دکتۆر سەعیدە بابەتەکەمان لەسەر نەخۆشی دڵ و هەناوی یا شەکرە و زەختە اینجا کێ حەزەکە پرسیار لەسەر ئەم دوو شتە بکە ئەتوانێت لە پزیشکەکە ڕاستەخۆ بڵێ بەخێر بێن ستافەکەتان و کاک دکتۆر ناسراوە دکتۆرێکی بەڕێزە و لە مێژە لێرەیە هەموو دەیناسیم خزمەتی زۆری هەیە زۆر بەخێر بێنم بۆ خۆم وەک پرسیار سەمامەی دڵم گەورە بووە سەمامەی دڵی گەورە بووە تقریباً 10 ساڵ دەبێ چوومە ئوردونیش هەموو پاسوشتم کرد حەبێکی ئەسپرینی بۆ نووسیوم ڕۆژانە یەک دنگ دەبێ بخۆم جاکتم هەر بەردەوام بم لەسەری یا پاسوشتی بکەمەوە زەختیشم بەرەو دابەزینە دادەبەزێدا زۆر دادەبەزێ دێتە حەوت دەسەردە و 6 دەسەردە و گوێی ناوەڕاستشم جارجار ئینتیاب دەکا پێش دەبم یەک تۆ زمانی شەلا پێ دەڵێن زمانی شەلا زۆر زیاد لە پێویست خۆیم شۆڕ دەکا و زۆر ئەگەر یەک تۆ زمانە شل بێ ڕاستە بەشێک نسبەتی دیاریکاری خەڵک یەکێ لە زمانەکانی شلە تەنها تۆزە شل بێەوەی کێشەیەک نییە ئەگەر کەم بێت زمانە ئەگەر جوان نەکرێتەوە تەسبوونەوەی هەبێ کێشە زیاتر دروست دەکات بەرحاڵ بەڵام من پێشە باسی شتێک تر بکەم ئەگەر ناویزانە بکات کە کاڵشە تەمەەن جگەرە کێشە دەکرێت باسی ئەوە بکەین یعنی دەکرێت پرسیار بکە من چی بکەم باشە ڕاستە ینی باسی جگەرە بکەین باشترە کە زمانەکەوت چۆن بێ لەوانەیە وەک خۆی بێ و لەگەڵی دەڕۆی کوردستانە ئایا چی بکە ئەو جگەرە تەوان چەند کاریگەری خراپی لەسەر تەندروستی بەجێ دەهێڵێت تەمەەن جگەرە بۆ خەڵک جار خراپی لەوانێ بۆ دووجار خراپ بێ ئێمە تێدەگەین جگەرە شتێک بوو بە خواسانیە تەرکی بکەی و خەڵک زۆر قسە دەکات لەبارەی جگەرە مەسەڵەن دەڵێ خۆ من زەرر لە کەس نادەم تەنها زەرر لە خۆم دەدەم یا حتا خۆت گرنگی هەندێ مەسەلەن ماوسانی دڵ حرامە خەڵک دڵە بۆ حرامە خۆم زەر لە خۆم دەم طبعاً کۆمەڵە قسەی کە دەکرێت هەیە دەڵێ جگەرە هاوڕێیە و نازانم چی و بە پێی ببرە بنەک بۆی مرۆ ئەو قسە ئەمە ئینسان قسەی هەڵا کارتێ دەکە قسە بۆ خۆت قسەی هەڵە لەگە خۆت کە کارتێ دەکە بێگومان قسانی کە کرا بەو شێوێت کە دەکرێت مەزبوط نییە ینی کە دەڵێ تەنها زەرە لە خۆم تەنها زەرە لە خۆت نادەیت خوانە خواستە گەر کەسێ ئێمە دەبینین خەڵک کە تووشی نەخۆشی دەبێت کە تووشی دەردێک دەبێت لە خستخانە دەکەوێت تەواوی کە سوکارەکەی و بنەماڵەکەی پێوەی ینی تووشی دەردی سەری دەبن هەر زەرە لە خۆت نادەی ئەوە ینی یا مەسەلەن هەیە دەڵێ جگەرە بۆ خەم باشە طبعاً ئەو قسەش ئەگەر بەوردی بیری لێ بکەوە مەزبوط نییە چونکە جگەرە نەخۆشیە نەخۆشیش خەمە خەمەکانت بۆ زیاد دەکات کەمی ناکە لەوانەیە جگەرەیەک داجرسێنی بۆ 5 دقەیەک تۆزێ هێری دەبیتەوە بەڵام ئەوە 5 دقەیە بەس بۆ داهاتوو خەمەکانت بۆ کەڵەکە دەکات خوا نەخواستەکە تووشی نەخۆشیەک بووی کە لە جێگادا کەوتی قوڕەکەت بۆ خەز دەکاتەوە ئەو کاتە ئەبێت ئەو کاتە تێگەیکە قیمەتی خۆت چەند گرنگ خەمەکەت لێک کەڵەکە دەکات بێگومان بەڵێ تەمەەن من دەزانم ئاسان نیە جگێرە تەرکیکەیت بەڵام ئینسان ینی دەبێت توانای خۆی و زیرێکی خۆی بەکاربێنێ بۆ ئەوەی یاوەندەی لە توانەدا خۆی لە نزازە ئەو ڕێنمایی پزیشک زۆر گرنگ بوو مامە گیان ئەگەر بتوانیت وەکو خۆی جێبەجێ بکەیت ئەمە ئامانجمانەوەیە لەم بەرنمەیە کە یینە لای هاوڵاتیان بۆ نموناگەر جگەرە کێشە داوای لێکین جگەرەکەی کەم کاتەوە وردە ورداش تەرکی بکات چونکە تەندروستی تۆ زۆر گرنگە بۆ ئێمە نەک بۆ ئێمە بەڵکو بۆ خودی خۆشت گرنگە خود خۆشەویستی لە پێش هەموو شتێکەوەیە تۆ گەر خۆتی خۆتت خۆش بێ دڵنیا بە نەخۆش ناکەوی هیوادارم ڕێنمایەکانی پزیشکەکەت وەکو خۆی وەرگرت بێ هەر کەسێک کە لە ئێوە گە پرسیاری کێ بێ لەسەر نەخۆشی شەکرە و زەخت و دڵ ئەتوانێ بیکە فەرموو بەڵێ زۆر بەخێرێن سەرچاوم بەنسبەت من کە تەمەنەکەم هەیە جگەرە کێشم بەڵێ ئەرێ وەڵا ئەوە هەر لە تەمەنی 18 ساڵیمەوە زغارە دەکێشم یعنی بە بەردەوام لەسەر جگەرە کێشان بەڵام بۆ خۆم ئێستا تقریبان ماوەی ساڵێکە هەز بە زوعفی خۆم دەکەم ئیدی هۆکارەکەی نازانم جگەرەیە یان دەردەپیریە لە حاڵەتەکان کە هەستی پێ دەکەم کە بۆ خۆم بەڕێیەدا دەڕۆم لەنکاو هەز بە ساتمەیەک دەکەم وەکو لە ڕێدەرچوونە کەمەوێ بچم بۆ لای ئەو برادەرێک کە ڕاوەستاوە
ماوەیەک دەڕۆم دوایی وەکو شتێک بەلا دەکەوم ئەمە یەک لە نیشانەکانی ئیدی جگەرە ئەنماوە شکال نەخۆشی پێوەیە بالفعل وەکو بەڕێستان باستان کرد هۆکارەکەی ئەگەر هەشتێکە بەخوای زغەرە چێش تۆزێک زەحمەتە تاوەکو هینی دەکە بەڵام ئینشاءالله کەمی دەکەینەوە سپاست دەکەم سەلام بەڵێ تەبەن بۆ شێت ترکردنی زگەرە زۆر ڕێو شوێن هەیە یەکێک لەو شتانە خەڵک دەکرێت لەزگە بەکاربێنێ لەزگە هەیە لەزگەی نیکۆتین شتانە خەڵکێ بنێژ بەکاردێنێ حەپێشتێ دەکرێت بەکاری بێنی وە دکتۆریشی ناوێت قسەکەشت دەبڕم ئەو شتانە وەختەیان هەر ئیسفادێکی دائیمی لێ دەکەی زۆر کەس هەیە ئیسفادەی لێ کردووە لەو لەزگە و بنێشت و وە دکتۆریشی ناوێت دەتوانانی هەر بچیتە دەرماخانەکە لەزگەکە وەرگری بەڵێ بەڵێ جوان بەڵێ کەڵکی لێ وەرگرتووە و ینی یارمەتی داوە بۆ بەسەرخۆیدا زاڵ بێت بەنسبەتکە جواب نەدامەوە بەنسبەت کەەوە گوتم مەسەلەن هەدەفەکەم هەیە کە دەوێت بۆی بچم لە ڕێ مەسەلەن سەتمە دەکەم مووقفی خۆم ناپێکم لا دەم ئەمە هۆکاری چییە مەسەلەن تەمەەن ئاسان نییە جوابدانەوەی پرسیارانە لەوانەیە یعنی تۆ دەکرێت ڕۆژێ بێت یعنی پشکینێک خۆت بکە ئەگەر نەتکردو بە پشکین زۆر پشکینم کردووە فەحز زەخت تێدەگەی گوتوانێ جوستکەی ناوەڕاستە لەگەڵ ئەوەشدا چەندین پاسم کردووە جوستکەی ناوەڕاستم هیچ کێشەیەکی نەبوو عیلاجەکانی کە بۆ شیان نووسی و هیچ ئیسفادێکی ئەو تۆی نەبوو بەڵێ 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 یعنی شەکر و زەخت و سەوری و شتانت نییە هەمووی باشە لە هەمووی باشە لە قاڵ زیادێ معناوە ئەوەی کە هەیە تەمەنەکەی تەمەن ناگەڕێتەوە دەبێت ئەو گۆرانی وەڵەکەی دێتەوە بەڵام جگەرەکە بەلایانی کەم دەتوانی مەسەلەن خەمێکی لێ بخۆیت بەڵێ باشە دەست خۆش هیوادارم ئەوانەی جگەرە کێشن من هەرگیز ناڵێم یەک سەروازی لەبن چکە ناتوانن من ئەوازانم بەڵام ئەتوانین هێواش هێواش لە ڕۆژێکە لە بریەوەی پاکەتێ بکەشین با سێ جگەرە بکەشین دابەشیکەین بەیانی ئێوارە پێش خەوتن کاکە ئەوە بوو بە سێ جگەرە لە پاکەتێکەوە وایە یانە لە ڕۆژی داهاتوە توانی بیکەی بە دوو جگەرە ڕۆژی داهاتووترە توانین بیکەی وردە وردە جسمت ڕایەت لەگەڵ ئەمانەیە وایە یان بەشێکی تر شتێکتر ویستم باسی بکەم کەمەن بەشێکی زۆری ئەوانەی کە جگەری چێشن گرفتی دەمودانیان هەیە ئەمان چا زۆر دەخۆنەوە چا شەکری لەگەڵا شەکرەکەش دان تێک دەدا دکتۆر عەفو پرسیارێکم لای دروست بکەوە مەسەلەن کە ئەوانەی چای زۆر دەخۆنەوە شخصی خۆم ینی باوەڕ بکە ڕۆژێ قۆرێک دەخۆمەوە چای لەگەڵ چا خواردنەوەکەش کارەکەش بە هەمان شێوە زیاتر ئەوە تەسیر تێ دەکەم مەسەلەن لە تەمەنت لە زەعیفیت لە من کە چا بۆ خۆی لە خۆی داگەرێکی مشکلی معدەی نەبێت زۆر کێشە نییە کێشەکە شەکرەکەیە وەڵا خۆی دەزانی چۆنە زمانی زوو منداڵ بووین تێدەگەی کەشەکردانەکەیان دادەنە کامە کڵۆی گەورە بوو ئەومان هەڵدەگرت پێمان دەخواردەوە بەڵام ئێستا تۆزێک چکەمان کردوێتەوە وەڵا بەخوا بەڵێ 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 سەردار بەڵێ ئەمە ئێستا کە تۆ قسە دەکەی یا پێ دەکەنی سنگت دەنگی لێ دێ جاران سیارە کۆنەکان نەبوو لاندرۆڤەرەکانە بەڵێ خەڵک دەهات مەشینەکەم دەنگی لێ بەڵێ ئەمە جەنابیش مەشینەکەت دەنگی لێ بەڵێ کە پێ دەکەنی خۆخی بەڵێ دیارە یعنی دەنگی لێ بەڵێ لە دوورەوە هەست پێ دەکەی بەڵێ ئەوە یعنی ئێستاوە خەلەل لە سێکاندا هەیە لەبەرەوە ئەوە دەبێ جگەرەکەی یان چاکەیە وڵی جگەرەکە هەر نارێ خۆی با لە جگەرەکە یەک پرسیاری زەخت و شەکرە ئایا خەفەتە یان زیاتر خواردنە جەنابەت هەتە شتان وەڵی هیچیانم نییە بەڵام هەیە لە ماڵی هەمانە مەزەمڵین زیاتر ڕۆژانە زەخی بەرز دەبێت و یا شەکرەکەی زیاد دەکە خەفەتە یان خواردنە لا تۆزێکتر جارێکتر باسمان کرد تەبان لەوانەیە هەر یەک شت نەبێ ئەکید کەمی جوڵە و خواردن و خواردنەوەی زۆر شتانە نەبوونی هەڵسەنگی کاریگەری هەیە لەوانەیە خەم و خەفەتیش کەمە کاریگەری هەبێ بەس خەم و خەفەتەکە بۆ مەسەلەی شەکر و زەخت کەمترە کاریگەری بەراورد بە نەبوونی جوڵە و خواردنەوە شتانە بەڵێ سەرت خۆش بێ سپاس دەکەم دکتۆر زۆر سپاس لێرەیە ئەمەوێت شتێک بڵێم
کە سپاس بۆ پزیشکەکەمان کە بەڕاستی ئەمڕۆ زۆر ماندوو بوو لەگەڵمان. سپاس بۆ خەڵکی دەڤەری ڕانیە دڵخۆشم بۆی کە بەم شێوازە گەرمە پێشوازیان لە ئێمە کرد ماندوو بوون لەگەڵمانە. کۆمەڵێک پرسیاری جۆرا و جۆر باس کرا هەریەکەش بەپێی پێویستی خۆی وەڵامەکەی وەرگرت تا بەرنمەیەکی تر و ئەڵلقەیەکی نوێ تر لەگەڵتانە بموانێ. هیوادارم هەمووتان تەندروست باش بن. خواتان لەگەڵ.